وەخسەکنی زیاتر لەبارەی دۆخی خراپی یابووری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە ستۆدیۆ میوانداری بەڕێز سلێمان تاشان شارەزای کاروباری ئێرانمان کردەوە. بەڕێز سلێمان تاشان بەخێر بێ. زۆر سپاس مادوونە بن. گەلێک بخێرات نەکردستان. یعنی بڕاستیژی قەیرانانان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئیرانی هەندا مازنە حتا خەڵک پێنج دەمژمێرە سرایە بگریت یانژی جهێنانێکی کەرەکێ بکڕیت. بەڵێ قەیرانەکە بەڕاستی مەزنە، ینی ئێمە ئەگەر سری ڕابردوو ئێرانکن لە ئێران لە ماوەی مانگەکانی ڕابردوو ساڵەکان ڕابردوو زۆربەی کاڵەکان گران بوونە، زۆربەی کاڵەکان نرخیان چەند قات زیادی کردووە. هەڵاوسان بەردام لە ئێران ئێمە مانگ بە مانگ دەبینی کە ڕێژەی هەڵاوسان بەرز دەبێتەوە، نرخی کاڵەکانی بەرز دەبێتەوە. بەڵام مەسەلەی نان یەک شت لە گۆڕەیە، بابەتی نان یەکێک لە کاڵا سەرەکیەکان، یەکێک لە سەرەکی ترین بابەتەکانی خۆراکی سەر خوانی سفرەی ماڵان لێرە هەژمار دەکرێت. لە کولتوری ئێراندا نان خواردنێکی سەرەکی سەر سفرەکانە، بۆیە عادەتەن زۆربەی کاڵەکان کە گران دەبن زۆر جار هەیە خەڵک ڕەنگە جۆری کاڵاکە بگۆڕن بۆ کاڵایەکی تر، خۆراکێکی تر هەڵبژێن بۆی کە جێگای ئەو خۆراکە بگنن. بۆ نمونە پێشتر گۆشت گران بۆ پێشتر ڕۆن گران بۆ، بەڵام خەڵک ڕویان لە هێندێک خۆراکی تر کردو بۆی کە بەشێک لە پێداویستی خۆیان، ینی ئەوەی کە پێویستی لاشی مرۆڤە بۆ تێربوون پڕ بکاتەوە. بەڵام نان هیچ جێگرەوەیەکی نییە، ینی کاڵایەکی زۆر سەرەکیە، بۆیە گرانبوونی نان بەڕاستی وەکو شۆکێکە بۆ خەڵکی ئێران کە بەداخەوە ئێستاکە گران بووە. لە پێشتر وەکو دەنگۆیەک بڵاو بووە، خەڵک پێیان وا بوو دەنگۆی گران نابێ، بەڵام ئێستا هەفتەی ڕابردوو لە پارێزگای خوراسانی ڕەزەوی نرخەکە بە ڕێژەی لە 140 گران بوو. ئەمڕۆکە زیاتر لە 15 پارێزگای تری ئێران بە فەرمی نرخەکە گران بوو. ئەمە لە ڕۆژانی داهاتوو تا پارێزگاکانی تریش دەگرێتەوە. بۆیە خەڵکی ئێران کە لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدایە بەڕاستی گرانکردنی خواردنێکی سەرەکی ڕۆژانەی ئەویش کە نابێت ئەمە ڕەنگە بڵم زۆر کاریگەری خراپی لەسەر خەڵک دەبێت. بەڕێز سلێمان باسی لەوە کە لە ڕاپۆرتەکە ئاڵێت ینی هەندێک گران بۆ کە ئێستا خەڵک ئامادەن بە لەتە نانیش بکڕن، نانی تەواویش نەکڕن. بۆ شێوازی نانی کە لە ئێرانی هەندێکی ڕەنگە بتوانێت چەند نانێک پێکەوە بکڕێ، هەندێک نان کە گەورەتر بێت لە تێک لە نانەکە بکڕێت. دۆخەکە بە شێوەیەک خراپە ئەو دەوترێت کە بێز ماوەیەکی زۆریش لەسرە بوەستن. هۆکاری ئەمە چیە؟ سەر ڕای و گرانیە دەبێت لە سەرەشا بوەستن. خۆی مەسەلەکە چییە؟ لە ئێران چەند کاڵەیەکمانەیە کە خۆی حکوومەت لە ڕابردوودا و ئێستا کەش، ینی چۆن بڵم، لە ڕابردوودا ئێمە دۆلاری 4500 مەنیمانە بۆ کە زۆر لە بودجەدا جێ دەکرا. ئەو دۆلارە تایبەت بوو بە کڕینی هێندە کاڵای سەرەکی لە ئێران، وەکو بنزین، وەکو دەرمان، وەکو نانیش. ئەمانە زۆر حکوومەت لە بودجە هاوکاری دەکرد بۆی کە ئەو نرخە نەشکێتەوە. وەلی 2 ساڵە ئێستا لە بودجەدا مەسەن لە بودجە سا ڕابردوو نزیکەی 660 تریلیۆن تمەن بۆ دانرا بوو کە ئەم کاڵیانە ڕێگری لە گرانبوونیان بکە. بەڵام ئەو پاڵپشتی ئێستاکە حکوومەت ئەو توانایی نەماوە، یاخود چۆن بڵم ئەو بودجەیەکە لە دەستی حکوومەتدایە ناتوانێت، ینی پێش بە ئەو نرخێکە پێشتردای ناوە ناتوانانی کۆنتترۆلی بکات. ینی ڕەنگە بڵم هۆکارەکان زۆر جیاوازن. بەشێک لە هۆکارەکان کە باسم کرد ئەوەیە کە داهاتی ناخۆی ئێران کەم بووێتەوە. بەشێکی تر ئەوەیە کە ئەو نرخێکە بۆ نانەواخانەکان دیاری کردووە. مەسەن لە نانەواخانەکان نرخی غاز گران بووە، نرخی کارەبا گران بووە، نرخی کرێکارێکە لە نانەواخانەکارەکە ئەویش چونکە هەڵاوسانمان هەیە ئەوەندە پارە بەرز بکرێتەوە کە بتوانین بژێی دابین کە ئەمە گوشارێکیش هەبوو لەلایەن ئەو نانەواخانانەکە. بۆ نمونە ئەگەر بە هەمان نرخی جاران هەمان ئەو نانە بفرۆشرابە گوشارێکی لەسەراوانە بچکە حکوومەت ئەو پارەی پێشووکە وەکو یارانە بۆی دابین دەکردن کە بڵێم وەکو یارانی دێدن بە نانەواخانەکان ئەوەندە پارەتان پێ دەدەم، نرخی ئاردتان ئەوەندە بە هەرزان پێ دەفرۆشم. بەڵام ئێستاکە ئەو یارمەتیە نەماوە، کاتی ئەو پاڵپشتێ نەماوە ئیتر خۆ ناشتوانی بە هەمان نرخی جاران ئەم نانە بفرۆشی. جا بۆیە تەنانەت لەو حاڵەتەشتا لەو پاڵپشتێکە لە نان دەکرێت. ئێمە لە ئێران نانی ئازادمانی نانی حکومیشمان هەیە. جا دەبین کە شتێک گران دەبێت زۆربەی خەڵکەکە ئیتر هەرڕوو لە نانە حکومیەکە دەکە کە نرخەکەی هەرزانترە. بەڵام کە دەبین ئێستاکە نرخەکە لە 130 بۆ 40 گرانتر بووە، ئیتر شارێکی زیاتر لەسەر خەڵکە بۆی کە بچن نان بکڕن. ینی حکوومەتی حتان و کە هیچ داخویانی نەدایە و ژێ ڕەوشت شتێکی بگوهڕە. حکوومەت پێشتر چۆن بڵم ئەو لێدوانانێک کە حکوومەت داوێتی لە ئێران، مەسەن کاتێک کە ئیبراهیم ڕەیسی وەکو کابینە 2 ساڵ بەر لە ئێستا
کابینەی وەرگرت یەکێک لە دروشمەکانی ئەو بوو کە ئێمە لە ئێران بە هیچ شێوازی ڕێگە نادێن هەڵاوسان زیاتر بەرز بێتەوە هەڵاوسان لە دوو ڕقەمی و دادەبەزین بۆ یەک ڕقەمی یەکێک لە دروشمەکانی ئەو بوو کە گرانکردنی نرخی نان و ئاردوانە ئەوە هێڵی سوورە بەڵام بینیمان ئەو هێڵە سوورە تێپەڕدرێت تەنانەت باوەکە تا هەفتەیەک پێش ئێستاش مەسەلەی گرانکردنی نرخی نان لە ئێران وەکو دەنگۆیەک وا بوو بەڵام ئێستا کە نان گران بووە ئێمە دەبێت سەیری بکەین لە هەفتەکان و لە مانگەکانی داهاتوو ئەمە دەرهاویشتەی تریشی دەبێت چونکە کاتێک نانگران دەبێت نان کاڵایەکی سەرەکی ینی وەکو ئارد گران دەبێت کە ئارد گران بوو ئێمە دەبینی کە نرخی ماکارۆنی گران دەبێت نرخی شیرینی و کۆمەڵە هەموو ئەو ماوادەی کە لە دوکانەکان لە مارکێتەکان و مادەخاوەکەی ئاردە هەموو ئەوانە گران دەبێت لە شراتێکدا کە مەسەن لە مانگی ڕابردوودا کە ناوەندی ئاماری ئێران بڵاوی کردەوە کە ڕێژەی هەڵاوسان تەنها لە مانگی ڕابردوودا لە 47.5 بەرز بووتەوە ینی بڵێ 47 دیارە نرخی نقطە بە نقطەی پێ دەڵێن ینی زۆربەی کاڵاکانی ئەو کاڵا سەرەکیەکانی خێزان لە ئێران لە مانگی ڕابردوودا بەراورد بە هەمان مانگی ساڵی ڕابردوو 47.5 یاتۆتە سەرێ ینی هەموو خێزانێک کە بوونم پێداویستەکانی ڕۆژانە دابین دەکەم لە چاو ساڵی ڕابردوو دەبێت 47.5% زیاتر پارە بدا بۆی کە هەمان پێداویستی پارێکی بەدەستمێ لە کاتێکدا ئەو پارێکە پەیدای دەکا نەگۆڕدراوە ینی زۆر کەم زیادی کردووە بە کوتی شۆڵامان بێتەوە سپاس دەکەین چکە کات نەماوە هۆکاری سەرەکیم دۆخابووری ئێران چیە؟ بەڵێ هۆکارە دیارە کۆمەڵک هۆکار هەیە دەتوان بڵێم یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان کە هۆکارێکی دەتوان بڵێم مێژوویشە خودی سیستەمی ئەو دەسەڵاتەیە ئەو سیستەمی ئەو دەسەڵاتە مەسلەی ئابووری لە ئەولەویەتی بەرنامەی حکوومەتە نیە هەل لە سەرەتای دامەزراندنی ڕژیم ئەسلامی ئەم ئابووری لە پلەکان و لەویەتەکانی دووهەم و سێم و چوارمدا بەزاتی بابەتی مەسلەی چەک و مەسلەی ئەمنیەت و مەسلەی ئەوانە ئەولەویەت بوو ئەمە هۆکارێکی سەرەکی هۆکاری تریشمانێکم ئاشکرایەکە لە چەند ساڵی ڕابردوودا بەتابەت لە ساڵی 2010ەوە ئەو سزایانەی کە ئەمریکا بەسەر ئێرانیدا سەپاندووە ئەمە کاریگەرێکی زۆر بەرچاوی هەبوو لەسەر کەمکردنەوەی داهاتی ئێران لەلایەک لەسەر بەرزکردنی هەڵاوسان ئەمە وای کردووە کە ئێران دەستی تاڕادەیەک ببەسرێت ئەو پارێکە پەیدا دەکات دیسان بۆ هەمان بەرنامە و پلانەکانی پێشووی بەکاردێنی دیسان هەمان ئابوووریەکە لە ئەولەوێتەکانی تردا و بەشێکی زۆر لە شاول و پاڵەپەستۆکانیشی خستوتە سەر شانی خەڵک ینی ئێستا کە دەبین نانگران دەبێت دەهەوێت لێرە کورتێنانی پڕ بکاتەوە پێشتر بینیمانە مەسەلی باز و ماڵیاتی لەسەر خەڵک زیاد کردو بۆی کە بتوانێت ئەو کورتێنانی ئەو پارێکە پێویستەتی پڕی بکاتەوە بۆیە ئەمە دەتوانین بڵم ینی کاریگەرێکی زۆر ڕاستەخۆی هەبوو لەسەر پاشە پێکردنی زیاتری ئابووری ئێران بەڵێ بەڕێز لەمانتاشان شارەزای کاروباری ئێران لە ستودیۆ ئامادە بوو سپاس سپاس خەرات